سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ڕامانی ئەم هەفتەیە. لە ڕامانی ئەم هەفتەیەدا وەکو درێژکراوەی بەشێک لە بەرنامەکانی پێشومان لەسەر گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە قسەکەین. بەشی ئەم جارەی قسە و باسەکانمان زیاتر چێتەوە سەر کێشەکان ئەتوانین بڵێن پرۆسەی چەکدانانی گروپە چەکدارەکان لە عێراق و بەشێک لە گرژیەکانی کە ئەمانە گشتی ئەخینە ناو بازنەیەکەوە لە شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا و گرژیەکانی ئەم گروپانە لە عێراقەوە بۆ حماس و بەشێک لە وڵاتانە بۆ تاوتوێکردن و قسە و باسێک لەسەر ئەم کێشانێک ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی هەن لەگەڵ زۆر بەڕێز عوسمانی حاجی مارف لە ستۆدیۆ لای بەڕێزیانین کە جوابێک بە پرسیارەکانمان ئەداتەوە کە لەو دەورە سوڕێتەوە و سپاس دەگەر تاو کۆتاییان بەرنامەیە لەگەڵمانە بن هیوادارم بەرنامەکەش بەدڵی بەڕێزتان بێ. دەچمە لای کاکا عوسمان زۆر سپاس کە لەگەڵمانای. بەڕێزت خۆت ئاگاداری وەزعی ناوچەکەی کە بەتایبەت لەم چەند ساڵەی ئاخیر گرژی و ئاڵۆزیەکی زۆر لەم ناوچەیە تون بۆتەوە گرژ بۆتەوە کە ئەکرێ بڵێن زۆرێک لەم شەڕ و گێژاوی کە لەم منتیقەیە ڕوویداوە ململانەی لەم ناوە ڕوویداوە پەیوەندیان هەیە بەیەکەوە کرێبی بیان بەستینەوە بەیەکەوە. وەکو یەکەم پرسیار ئەکرێ لێو دەست پێ بکەین بچینە ئەم قۆناغە کە زۆرێک لە کێشەکانی پێشوو باسمان لێ کردەوە بەڵام لە عێراقەوە دەست پێ بکەین لەسەر ئەوەی کە ماوەیەکی زۆر کێشە لەسەر پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکوەزیران هەبوو. دواتر هەرچۆنێک بێ کە خۆشت لە بابەتێکان نووسیوتە عەلی زەیدی بە شێوازێکی بەپەلە هەڵیان بژارد و بۆ سەرۆکوەزیران. کەسایەتی عەلی زەیدیش ئەوەیە کە هاتوتە پێشەوە بۆ دەستی کردۆ بە کاروبارێکە دژی پرۆسەی گەندەڵی و کۆمەڵی چاکسازیە لە عێراقا کە وا هەز دەکرێت کە دژی ئەو گروپانە وەساوەتەوە کە خۆیان بەشدار بوون لە هەڵبژاردننیە. ئایا کرێ بپرسم کە عەلی زەیدی بەڕاستی دژی ئەم گروپانە کارەکات کاروکردەوەکانی لە چوارچێوەیەک بۆ چی منەوە ئەنجامی ئاڵگۆڕێک کە لە ناوچەکە هەیە ینی ئاکامێکە وەکو خۆشە قسەکرد دۆخی ناوچەکە ململانی و شەڕی ئەمریکا و ئێران زۆر دەوری هەیە و کاریگەی لەسەر ناوچەکە و هەتا لە ئاسی جیهانی شاوە شتێکی ئاشکرا و دیارە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سیاسەتەکانی ئەمریکا نەخشەکانی ئەمریکا یا هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران جۆرێک دۆخەکەەوە ئەزانی چەندمانێکە ئالۆز بووە ئەو دۆخە لە وەرکو پێشتی جۆرێک قسەمان لێکرد لە غەزەوە بیگرە تایەتەوەی کە هێرشیان کرد سەر ئێران ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخێکی ئالۆز پێچیدە و ئایندەکەی بەرەوشیۆڕە تا ئێستا نامەعلومە. هەتا ئەمریکا سیاسەتێکە لە مەنتیقەیە لەکوێ ئەگا بە وەستانی ئەم شەڕە لەکوێ لەگەڵ ئێران ئیتفاقە هەموو ئەمانە بۆ خۆیان ماونەتەوە تا ئێستا شتێک نەبڵێک لە شوێنێکە ئەم شەڕە بە معنایە کۆتاییە. تۆسەی کە زۆربەی چاودێری سیاسی زۆربەی خەڵکی دەڵێ دۆخەکە ئێستا نە شەڕە نە ئاشتیە ینی شەڕی شێ و ئاشتی شێ تێکەڵایە بۆ ئاڵۆز بووە ئاکامەکەی بەرەوشیۆڕە حتا خودی ئەمریکا خۆشی نازانێت چی بکە ینی بە معنایەک ئەمریکا کەوتۆتە ناو جێژاوێکەوە نازانێت چۆن لەبێتە دەرەوە بەمانایە سیاسەتێکە ویسی نەخشێکە ویسی لە تەقابولی رووسیا و سینە چۆن ئەسەد کۆتایی هات هەمان دەرەجەش کۆتایی بە ئێران بێنێت بەون ئەوە نەیتوانی سەرکەوێ لەم کارەیە و ئەمە بۆتە بەڵایەک بۆ ئەمریکا حتا تا ڕادێ بۆ ئیسرائیلش بۆ هەردوولایەن ئەو کە ئەویست مەسەرەن ئیسرائیل کاتە قەڵایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام سەر نەکەوت نەیتوانی ئەو کارە بکات ئەمریکاش نەیتوانی باڵا دەستی تەواو بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حتاوەی کە وڵاتەکانی جۆرە ئێستا ئەو سیقیان بە وڵاتانی کەندا و تورکیا وڵاتانی بە هەتا میسرانە ئەو ئەعتماد بە ئێران ئەمریکا نەما بەرحاڵ هەڵبژاردننی عێراق لەو سەروبەندەیە بوو یەکەمەوەی کە دواکە و چاڕویان نەکرد دۆخەکە بەرەوشیۆڕە مەسەن لە تۆسێک لە کاتی شەڕەکەیە هەر چاوەڕوان بوو مەسەن گروپەکانی چوارچێوەی هەماهەنگی عێراق کە ئینتیخاباتکەن بۆی کە چۆن کۆتایی بێ چێ بێ چی بێت ئاکامەکەی لە تەحلیلی خێرا ڕاستە ڕێکەوتن سەرک کۆماران هەڵبژار لەگەڵ حیزبە کوردیەکانە بەڵام بۆ ئەوەی کە چێ سەرک وەزیران بێ پێی چوو ینی ئەبێک سەرۆکەکانی سەرۆک کۆمارەکانی پێشوو سیاسەتیان ئەو بۆ هەبن چۆن
هاو سنجی بکەن لە بینی ئەمریکا و ئێرانە واقعەکەی چۆنە چوارچێوەی هەمانی صرف ئێرانیە هەموو هێزەکانی جەمعێکن تابعی ئێرانن یەکێتی مەسەلەن جۆرێک پاشکۆی سیاستەکانی ئێرانە لەمان کاتە پارتی دیموکراتی کوردستان پاشکۆی سیاستەکانی تورکیا ئەمە ئاڵۆزێکی بۆ کولەن بۆ عێراق و بۆ کوردستان دروست کردووە و ئەمریکاش دەخالەتی بواشی هەیە لە شەڕی دوو شەڕی کەنداوە هەمیشە دەخالەتی بۆ لە واقعەتی نەخشەکانی لە سیاسەتی لە عێراقا و هەتا عێراق بۆتە مەیدانە ململانەی لە پێش ئەم شەڕەشە و لە ئەسنای شەڕەکەشەوە تا ئێسر ململانەی ئەمریکا و ئێرانە هەتا بەمانایەک ئەگەر ڕۆشنتر بڵێم ئەمریکا خۆی عێراقی تەسلیمی هین کرد ئێران کرد لە دوای شەڕی کەندایی دووەم بەیانانی ئەم هێزە شیعانە چوارچێوەی هەمانی و پێکهێنانی حکومەتەکان جۆرێک ئەو حکومەتی تائیفی و پێگەێنانی حکومەتی تائیفی و بنەماڵەی جۆرێک ئێران توانی باڵا دەست بێت لە عێراقا ئەمە ئەم باڵا دەستی ئێران لە عێراقا ئەو ئاڵۆزی دروست کردووە کە کولی عێراق هەڵبژاردنەکانی سەرۆکەکانی سیاستەکانی کە بێژگەلەوەی پاشکو ئێرانە بەڵام لە جێژاوێکی سیاسیە معلومە بەرەکیۆڕە علی زەیدی لەو شوێنەیە معنای پێیا کرد کە ئەمریکا قبولی ناکرد ئەگەر سیرکەی ململانێکی گەورە هەبوو مالیکی ئەوی سەرۆ کۆمار بێ مالیکی خۆی کاندید کرد ئەو ئەویستەوە پێشبینی ژەکرا یا قساکرا کە تەئکید لەسەر ئەوە کرا مالیکی دەورێکی ئەساسی هەیە لە ناو چوارچێوەی هەمانیە لە سیاست و ئایندەی عێراقا نوری مالیکی و ئەویست ئەم دەورەی خۆی بێتەوە سەر مەیدانی سیاسی بەڵام نە ئەمریکا قبولی بوو وەنە جۆرێکیش ئەو هێزانی کە لەم کێشمە کێشەیە کە ئێران جۆرێک ئەو هەرچەنە دەوری هەیە بەڵام ئەو دەسەڵات و ئیمکاناتی کە بتوانێت کۆنتترۆلی تاوی عێراقیان نەماوە و ئێران دوای ئەو پاشەکشانی کە کردبووی لە عێراق و تەمسیلی تەسلیمی ئێرانی کردبوو تووشی ئاڵۆزی بوو ئەمانە هەمووی ئەم هێزانی وا لێ کردبوو کە عێراق خۆی ڕێکەوتنی لەگەڵ حکومەتی هەرێمە هەمووانە بۆتە مەسائلێک تا ئێستا درێژای کێشێ لەم بینە مالیکی ئەوە نەبوو کە هەم ئەمریکا قبولی نەبوو کە بتوانێت ئەو هاوسەنگە لە بینی ئەمریکا و ئێرانە بکە جۆرێک زەیدی کە کەسێکە زۆر لە ناو چوارچێوەی هەمانیوانەیە ئەو شخصێت و کەسە بارزە نییە ڕەنگە لە مەجای داراییە جێگە و ڕێگەی هەیە دەورێکی هەیە تا بانقی هەیە شتی هەیە بە حاڵخۆی جۆرێک ئەڵتەرنەتیڤێ بوو بەدیلێ بوو هێنانە ناو ساحەکەەوە کە جۆرێک ئەمریکاش ڕازیکەن و ئێرانیش ڕازیکەن ینی بڵین و بتوانێت ئەو هاوسەنگیە ڕاگرێت ئەمە چەند سەرەگرێت تا چەند ئەڕوا ئەمە مەسەری ئەسڵیە ینی عەدلی زەیدی لە دۆخێکی وایە هاتووە ئەوە کە تۆ چوارچێوەی هەمانیە هێزەکانی حەرجشاوی خۆیان ئەمیان اختیار کردووە بەڵام اختیاری ئەم ناچاریەکە نەتیجی ئەو ململانەیە کە ئایندەی ئەمریکا و ئێران تاسە لە ناوچەکەیە وا تا دەوران لە عێراقان معلوم نییە بەرەوەیەوە و سیاسەتی ئەمریکاوەیە کە ئەم یەکەم لەباری ئابووریەوە کۆنتترۆلی عێراقەکە هەتا ئەمریکا باسیەکەن هەڵمەتی دژی کەندەڵی ئەسلەکەی دەوری ئەمریکای کە چۆن ئابووری عێراق لەسەر نەوتی لەسەر سوتەمەنی لەسەر زۆر باری ئابووری بۆ بەرهێنان مەسەن هێنانی کۆمپانیا کەمانە گە بڵین بۆ نمونە سیاست سنگ بە جۆرێکەیەتی ئەمریکا بە جۆرەهەیەتی ئەوە ئێستا ئەمریکا کە خۆی ئەوێ کۆنتترۆلی ناوچەکە بکە ئەوێ عێراقیش لەباری ئابووری بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی ئەمە پرۆسەیەکە ئێستا ڕۆشن نەبووتەوە لێرەوە بەسەن دوو سیاست بۆ دوو نەخشە دوو سیاست بۆ زەیدی دیاریکراوە یەک لەوەیە کە هەڵمەتی ژی گەندەڵی بکە بەلای ئەم هێزە میلیشیانە هەڵۆشێنەوە ئەمە پرۆسەیەکە لەباری ئەمەلی سیکە لە دژی هەڵمەتیەکەی دژی هەڵمەتی گەندەڵی هەڵمەتی دژی گەندەڵی بە جۆرێکە کە سیرکە ناتوانێت سەر ئەساسیەکان بگرێت سەر ئەساسەکانەوانی کە دەوری ئەساسیان هەیە لە گەندەڵیا وەک تاڵانیان کردووە تەواوی ئابووری عێراقیان لەژێر دەستایە یاوانی تەواوی ئابووری کوردستانە هاوسەنگی ئەمە بێتە هاوسەنگیەوەی کە مەسەلەن بەشێک لە بچکۆلەکان بگرێ و گەورەکان بەهێڵێت بڕێمە سیناریۆیەکە ئەمە بڕێ من سیناریۆیەکە تا ئێستا ئەوەی کە ئەمە چەند جێبەجێبێ هەت بەسەر تۆ سەیری کە ئەوە قالی باف و نازام
لە سەرکردەکان ئێران هاتوون یانێ بەرمە پرۆسەیە بگرن. کاک عوسمان پرۆسەی چەکدانانی گروپە چەکدارەکان لە عێراق ئێستا باسێکی جددیە، یعنی ئەوەی کە کاتی بۆ دانراوە تاوەکو کۆتایی مانگینۆ کە بە هەموو نەوعی ئەبێ گروپە چەکدارەکان چەکەکانیان ڕادەستکەن. قسە و باسیەوە هەیە کەم گروپاناڵەن چەکەکانمان ڕادەست ناکەین تاوەکو بەتایبەت بڵێن ئەمریکا لە ناو خاشی عێراقا بێ. دەگوترێت ئەمریکا چوونە دەرەوەی لە خاکی عێراق خسۆتە هەمان بەروارەوە لەگەڵ چەکدانانی گروپە چەکدارەکان بچێت دەرەوە. نازانم ئەمە چ سیاسەتێکی لە پشت ئەگەر بکرێت لەسەر ئەوە قسەم بۆ بکەیەوە دواتر ئەگەر سێ سیناریۆ هەبێ بۆ ئەوەی کە بڵێن ئەم گروپە چەکدارانە لە کۆتایی ئەم مانگینۆیە بەتایبە بڵێن دوای ئەوە چی بەسەر چەک و چۆڵە و نظامی کە هەیەە ڕادەسی دەوڵەتیەکەن تێکەڵ بە دەوڵەتە بن یا ئەوەی کە گرژی و ئاڵۆزی دروستەکەن لەو بابەتانە ئەبێ مەسەلەن چی بێتە پێشەوە؟ بەڵێ من هەتا ئەم دۆخەی کە ئێستا هەیە هەر چاوەڕوانی ئەوەیە کە ئیتفاقی بینی ئەمریکا و ئێران بەکوێرە کۆتایی ئەم شەڕە بەکوێرە ئەم شەڕە کۆتاییە کە معلوم نییە بەڕاستی دەست پێکاتەوە جاریچکە هەر معلوم نییە. ئەنی دۆخەکە زۆرتر لەسەر ئەوە وەساوە کە دەوری ئەمریکا لە ناوچەکەیە و ململانی لەگەڵ ئێرانە و ئێرانی ڕەتفعلەکانی تۆسەی کە تا ئەم ڕۆژەر ترامپ هەڕەشاکە و ئێستا حالم بەڕووی بێمە ئەم دانیشتە ترامپ ڕایگەیانەوە کە ئەمریکا کەسی نییە سەرکردەی نەماوە مەقسەی ڕاو بکەم ئێتوماوە کە دانیشی مشکلە بۆ بە هورمز و لەم لاوە بابلمەندە بێت احتمال بێتە مشکلێکی تر یعنی چەند وەختە دانووسان نەکەیت چەند وەختەڵێ کە من ئەوان تەسلیمەکەم بەرحاڵ بەبەسم ئەمریکا کەوتۆتە جێژایەکەوە نازانە هەتا چۆن تەبلیغەکانی لە بەرامبەر ئەم دۆخەیە ڕاگەیەنەوەی کە چه ئەنجامگیری بابەدەستەوە ئەو جێژاوی کەوتم ناتوانێت لێ بێتە دەرەوە. بەڕێ من ئەم هێزش بەسەرەوەی کە ئەم هێزەکانی حەشدی شعبی بە ئاسان تەسلیمی زەیدی نابن بەڵام مەسەلەن بەعزییان خۆیان چێکیان داناوە خۆیان پێشوازیەکەن بەڵام نازانم کام هێزیانە ئەڵیا تاکو تەواوی هێزی بیانی ئەمریکی و غێری ئەمریکی لە عێراقا نەچێت بچێتە دەرەوە هەتا حەزی پێشمەرگە حەل نەبێ کە ئەمانە نەمان بۆ هێزی نظامی دروست بوو ئێمە شەکانمان دانین. ینی تۆسی پرۆسەکە تێکەڵ و پێکەڵێکی تایە زەیدی جار دەبێەوە دەستی پێکردووە کە مەجموعێ هێز تەسلیم بکە بەڵام ئەی هێزەکانی مالکی لەکوێیە هێزەکانی مەسەن شخصیاتەکانی تری کە دەوری ئەساسیان هەیە لە دەسەڵات لە عێراقا لە پێکهێنانی حکومت لە عێراقا ئەمانە بەرەوکوڕن مەسەن ئێستا هەتا بۆ نمونە لەباری قانونی یاساییەوە بڵێنێکی پارتی گوایە هێزەکانیان کردووە بە ڕسمی کردووە بین چەند ئەمە قبوڵە بێ ئەمە کۆتایی هێزی میلیشیان نییە ئەوانی مەسەن جۆرە گەڵی مەسەن ئەو چەکانی کە تەسلیمێکن ئەتاوی کە بێنە ناو هێزی حکومیەوە ینی لەباری شکلیە ماکەن بەڵام مەسەن هێزی مالکی هێزی مالکیە هێزی عامری هێزی عامریە هێزی بەغدەدا سەدر کە چەند هەیە ینی هێزی خۆیەتی ئەوەی کە جۆرێک بڵێن بە دووادار چوونی ئەم مەسەلەیە زۆر شکلین ینی شتێک نییە لەگەڵ لە شوێنی کات جەمعیت هینیش داهانێ چەک تەسلیمەکەن بەڵام مەسەلەوەی کە ئایندی ئەم هێزانە چۆنە بێ چۆن ئەو هێزی حکومت کە پێچێنێ چ دەسەڵاتێکی بێ ئەمە مەسەلەیە ئەمانە تا ئێستا نامعلومە وەکو هەرۆ دانوستانی کە لە بینی ئێران و ئەمریکا یەکریان پرۆسەیەش توول بکێشێ داوە هەتا قوری ئێران داوای کردووە 6 مانگ هاتووە لەگەڵ زەیدی قسەیان کردووە تا جارە تا 6 مانگی ژنەکە ئەوە ئەنی هەمووی کەوتۆتە سەرەوەی کە دۆخی سیاسی ناوچەکە ئەو ملولانەی ئەمریکا و ئێران ملولانی ئەمریکا و چین و رووسیا بەکوێگا ئەوە بێتە سەرچاو ینی هەتا خودی هێزەکانی چاوەڕێکن هەتا یەکێتی پارتی چاوەڕێکن هەموو چاوەڕێکن ئەم دۆخە بەرەوەکوێڕەوە کە حاڵێکی ناجێگیری ناسەخامگیری لە ناو کولی ناوچەکەی دروست کردووە هەتا لەسەر لوبنانی دروست کردووە لەسەر سووریای دروست کردووە لەسەر وڵاتانی خەلیجی دروست کردووە کە ئەو ئایندەی بەرەوکوێڕە نامەعلومە مەسەلەکەژەوەی کە ئێران لە جێژاوێکە وکوتم نازانە چۆن بێتە دەرەوە و چیش ڕوئەیە نامەعلومە. بڵێ لە ماوەکانی ڕابردووە بەشێک لە بەرپرسانی کۆمەری ئیسلامی بەرەو عێراق هات چەندەوانە قاعانی دەکرێت بڵێن کە ئەمان
بەشێک لەو سیاسەتی کە بۆی هاتوون قسەی لەسەرکەن وەستانی ئەم پرۆسەی چەکدانانی گروپەکانی کە لە عێراقا هەن بەتایبەت لەوانە حەشتی شابی ئەگەر لەو بابەتە بێ مەسەلەن تۆ بڵێ ئێران مەسەلەن بەوە ڕازی بێکەم گروپانە چەکدابرێن ئەگەر وابێ یان مەسەلەن هیچ مەترسیەک هەیە لەسەر عێراق مەسەلەن قسەی ئەوە کراکە کۆماری ئیسلامی باسی لە گەروی هورمز کردووە کە نەیەڵێ عێراق لێوە نەوتەکەی ڕەوانە بکە کە ئەمە وەکو سزایەک بێ بۆ ئەوەی کە ئەگەر بیانەوە کارێکی وا بکەن دۆخەکە لەو ڕۆ چۆن ئەوەی ئێران بەتابەتی سەر هورمز سزانیە بۆ عێراق ئەو شتەکە عمومیترە کە گەروی هورمز ئێران کۆنتترۆلی کردووە لە مقابلی ئەمریکا بە معنایەک بە گەروی هورمز توانوێتی گەورەترین ئەسلیحە بێ بۆ بەکارهێنانی ئێران لە بەرامبەر ترامپ و لە بەرامبەر هێزی ئەمریکا ئەنی ئەسلی مەسەلەکەمە و عێراقیش ئەو شوێنەی کە ئیسفادەی لێکە بۆ لە بنەوتەوە هینە خەلیجە کەنداوە ئەمە بۆ بەربەسێ خۆ ناکە لە ئەمریکا سیاسەتێکە ئەمریکا گرتووی ناوچەکە دانێ جیاکاتەوە بۆ نمونە عێراق جیاکاتوەیە چەند تەوافقی مەسەلەن بڵێن وڵاتانی کەنداو لەگەڵ ئێرانەکە کارێکی بکەن بەڵام ئەو سیاسەتەکەی بەمە توانوێتی پاشەکشەی گەورە بە ئەمریکا بکە هەتا ئەوەی کە بۆ نمونە ئەوە مەطرحە ئێران لەگەڵ حوسیەکان ڕێبکەون بابلمەندەمیش ئەمانە پێکۆگرێ بن ئەمە سیاسەتێکە لە مقابلی تەنازول پێکردنە بۆ ئەمریکا هەتاوی کەوتم لە قسەکانمە ئەمریکا هەوڵەیە باری کۆنتترۆلی باری ئەقسادی عێراقکە لەما کاتە نەوت بەشێکی ئەساسیەتی و بەمانایە کە لێەوە ناڕۆتا ئەسا هەوڵێن بەحساب بۆ ئەم بۆریانە بچێتەوە سووریا یا بڕۆ بە تورکیا خەریکی ئەمەشن بەڵام بەڵام ینی کێشی ئەسلی بۆ گەروی هورمز سیاسەتێکی ئێرانە کە بۆتە ئەسلحەیەکی گەورەی لە مقابلی ئەمریکا ئەمە ئێران پێی وانێت تەنازول لەمەکە بۆ هیچ وڵاتێ بۆ هیچ شوێنێک بەڵکوی کە زیاتر وڵات چۆن تەنازول ئەمریکا بکە پاشەشەی گەورەی پێ بکە ئەمە معناکێتی و حەجدی ئەم هێزانی حەجی شعبی بەڕاستی معلوم نییە ڕاستە مثلا قاعانی هاتووە خالی بەهم هەموو ئەوانی کە هەوڵێن ئەم پرۆسەیە کە زەیدی ئەوێ بیکە و کە شقلیشە بەڕێی من زۆر لە هەتا لای خودی زەیدیش نییە ڕایگیری هەتاش لەباری شقلەکەش ڕایگرێ ماوەیەکی باتێک کە بزانە ئەمریکا چیەکە لە مقابلی ئێرانە بەکوێگە تەنازولاتی گەوراکە پاشکەشەی گەورەترەکە بەتایبەتێگەر ململانەکەم بە معنایە مادام ماوە تۆ سەرەوەی کە ئەم زەیدی بە بۆچوونی من ئەو ئیمکانەت و توانایی نییە بتوانێت نە هەڵمەتی دژیگەندەڵی بەسەر تیاسەرکەوێ وە ئەم هەڵمەتەی کەیکادا دژی هێزەکانی حەجی شعبی لەنگە مەجموعەیە لە بەپی هاوسەنگی هێزەکانیان کۆتاییان پێ حەلیان کاویا مەسەن نمێنن بەڵام مەسەن وکوتم سەر ئەساسەکان ئاینەکەی بەرەوشیۆڕا معلوم نییە ئەنی هێزی میلیشیا بەژێر دەستی عەلی زەیدیە کۆتایی نایە ئەگەر سیاسەتێک هەبێ هێزی میلیشیا کۆتایی بێ هەتا سێریکە ئەم هێزە میلیشیانە ئەگەر حەجی شعبی ببنە پاشکۆی ئەمریکا ئەم سیاستەکەی گۆڕی ئەمریکاش ئەنی مەسەلەکەی هێزی حەجی شعبی نییە مەسەلەکەی کۆنتترۆلکردنی عێراقە بە عەلی زەیدی وەمیەوە کە بنە پاشکۆی ئێران پاپتۆزێ عەلی زەیدی پێیەکی لە واشنگتن بوو دوای شوهاتە تاران ینی عەلی زەیدی نەوێ لەگەڵ ئێران ئەمریکا بێ نەوێ لەگەڵ تەوازنێ ڕاگرێت هاوسەنگی ڕاگرێت ئەمە چەند نەتوانێت سەرکەوێت هەموو سەرۆکانی پێش خۆی سەر نەکەوتون هەم بەسەر کازمی ئەوەی کردووە عەبدولمەجید زۆربیان هەمویان شویان ئەم تەوازنە ڕاگرن ئەم هاوسەنگیە ڕاگرن بەڵام نەیانتوانێت سەرکەون بەڵێ من عەلی زەیدی ڕەنگە دۆخەکە ئاڵوگۆڕی کەیتیایە و هێزەکانی حەجی شعبی ئەوانیش بە خۆیان نازانن ئایندی عێراق بەرەوشیۆڕە لەم تەلااتوماتەیە لەم ئاژاوەیە ڕەنگە مەجموعەیە شت کرێ بەڵام کولەنەوەی کە هێزی میلیشیا لە عێراقا کۆتایی پێبێ مادام هێزی تائیفی هەیە مادام هێزی بنەماڵە هەیە تو بێ مادام ئەمانە هەیە ئەمانە هێزی ئەساسی لە عێراقا تۆسێکە کوردستان دوو هێزی بنەماڵە لە بەغایە هەموو ئەوانە هێزی تائیفین هێزی تائیفی مەسهەبی کە کۆنتترۆل لە عێراقیان کردووە ئەمانە بەبێ هێزی میلیشیا ناتوانن ببن
ناتوانێت حکوومەتێکی ئارام ئیدارە بکە بۆیە بە ئاسانی زەیدی ژزانێک کەوانە هێز چەکارەکانان سنوودان ڕەنگە هەنێ مەحدودیات دانێن بە پێی قوانین بەڵام هێزی میلیشا لە عێراقا تا ئەمانە بن باقیە بێ. بەڵێ کاوسمان بەڕێزت بابەتێکت نووسیوە لەسەر بەستنەوەی گەروی هورمز بە بابولمەندەب کە لەسەر ئەو بابەتە قساکەی بابولمەندەبیش لەم لاوە خەریکە ئاڵۆزیەکان تیا سەر هەڵەدەن بە تایبەت لەلایەن حوسیەکانەوە کە وەکو هاوپشتیەک بۆ ئێران دەکرێمە ببینین حوسیەکانیش بەڕاستی دەسەڵاتێکی زۆریان هەیە لە منتیقەیەوە توانای ئەوەشیان هەیە کە توانای بازرگانی لەم ناوەڕا بگرن ئەمە ئەبێتە فشارێکی تون لەسەر ئەمریکا کە ئەو مەرجانە ئەو ڕێکەوتنانەی کە لە پرۆسی ڕێکەوتنە دایان نابوو بە جۆرێکی تر بگۆڕێ بەڕاستی 20% نەوتی بازرگانی جیهان لە گەروی هورمزەوە لەم سەریشەوە 12% نەوت و بازرگانی عالم لێرەوە ئەڕوا کە فشارێکی زۆر ئابووریتون دروستەکە لە مەتیقەیە کە توانایان هەیە حوسیەکان بەڕاستی ئەوەیە کە دەڵێن ئەگەر ئەم گەروە ببەسرێ دەکرێت کەشتیگەلی ئەوروپی و ئەمریکی و ئەانە بە دەوری ئەفریقا بسوڕێنەوە تا بگەنە کە هەزینەیەکی زۆر ئەباتە سەرەوە ئەم فشارێکی جددی چاوی لە یەکرێت کە ئەوەی کە تاوەکو ئێستا ئێرانیش هێشتوتە بەتایبەت لە گەروی هورمزە ئەکرێ ئەم فشارانە تا چەندێتون بێت لە سەمری بەوچیمە کەوتۆتە سەرەوەی کە ململانەکەی ئەمریکا ئێران بەکیوەڕە چەند لە درێژماوەیە مەسەڵەن ئایا جار هەر ئاوا ڕایەگرن مثلا ئەمریکا ئێستا ئەو فشار و بردومانی کە ئێرانیە کرد ڕایگردووە پرسیاری کە شەڕەکەیان ڕاگرت جارێک کە دەستی پێکردەوە 6 ڕۆژەکەش تاوا بوو دوای ئەواڵم دوای کە شەڕەکە ڕاگرا جارێک کە بردومان یەکتریان کردەوە و ئاڵوگۆڕە ڕوویاوە کە وڵاتانی ناوچەکە سقیان بە ئەمریکانەوە ئێران هەنگاو بە هەنگاو ئەوێ فشار بێنێ ئەمریکا تەنازولی گەورە بکە پاشەکشەی گەورە بکە و بۆ ئەم نەخشەیەش ئەمە شتێکە مەطرحە جارە لەباری عملیۆ جێبەجێ نەبووە چۆنی کا چۆن جێبەجێ بێ ئەوە کەوتە سەر ئەو ململانی بینی ئەمریکا و ئێران وچکە مشکلەکە هەر بابەتمەندەب هەر ئێران و حوسیەکان نییە مەسەڵەن هەتا کارگیری لەسەر ناوچێ وڵاتانی شەرقی ئاسیا لەسەر سین و هەند و ئەوانش کاریگەری بەجیا ینی تەواوی مەنتەقەکە شێوێنێ ئەگەر دۆخەکە ئێران بزانێت کە فشاری ئەمریکا زیاتر بێت لەسەری ممکنە ئەوە بەکاربێنێ ئەکەوت سەروی کە ئەگەر بەڵاوگە ترامپ و مەچار ئەم قسەیکە کردم ترامپ ئەڵمەساڵێ کسەرکردیانێت ئەمە بڕی من جۆرێکە تەنازولە پاشەکشەیە کە بەحساب کەسێک بێت و دانش لەگەڵا ڕێکەوێت بەڵام ئێران سیرکە لە فتەوای پرۆسەکە بە زەحمت لەگەڵ مەسەڵەن هەتا بەدەی ترامپ بەڵێ داژنیشن ئەوەی کێڵێن دوایی نیکەن وەرحەزەی پرۆسەی نەشر ناشتی نەشر ناشتی بەردەوامە بەڵام فشارە خەنە سەرەکوی ئەوە ئێران ئەوێ ئەمریکا پاشەکشە بکە و تەسلیمیکە و ئەمریکاش مەسەڵەن جۆرە جاریش کە شەڕەکات لە شوێنێکە ئەگەر ئەم هینە ئەم پرۆسەیە بەردەوام بێ و ئەمریکا واز مەسەڵەن جۆرە پاشەکشەی گەورەنەکە پێم وایە ئێران ئەم کارە بکە لەگەڵ حوسیەکان ڕێکەون ینی ئامادەیان هەیە ئێران پشتیوانی چاکی حوسیەکانەکە لە نردنی ئەستێحەوە لە نردنی هەتا بەرحاڵ ئەوانەی کە پێویستن هی هەوایی هی ئەرزی زەمینی لە شتێکە کە بابلمەندەبی ڕۆی من زەربەیەکی گەورە بێ یەکەم بۆ ئەمریکا دووەم بۆ خودی ئەوروپاژەنی وای لێ ئاسی جیهانی دەخالەتکەن لە ململانەیە و ئێران ژێ ئەمە ڕاکێشێ ئەمە ڕاکێشێ مەسەڵەن کە ئەوروپا وڵاتانی غەرب وڵاتانی چین و هەند و حتا بە دەرەجەی ڕووسیاش ئەوەی کە بێنە ناو ئەم ململانیەوە ئەم شەڕ ئاشتێ کۆتایی پێبێنن بەڵام ئەمە ئەتوانێت سەرکەوێت ئەویان ماوەتە سەر ڕۆژگار ناتوانێت سەر خراپی بڵێ من ئەوە سەرەکەی سەر ناکەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت وڵاتانی کە لەم ناوچەیە شەڕ بوونەتەوە قسە باسیەوەیە کە متمانیان بە پاراستنی ئەمریکا نەماوە کە بەرگریان لێ بکە بەوەی کە بەردەوام لەلایەن ئێرانەوە کراونەتە ئامانج و بوونەتە قوربانیەکی کە شەڕی ئەوان نەبووە لەسەرێکەوە ڕێکەوتنێک هاتەکایەوە کە بە ڕێکەوتنی مەکە ناسراوەکو و ناتوویەکی بچکۆلەش چاوی لێکرا لە بینی سێ وڵاتاویش پاکستان و تورکیا و سعودیا ئەم ڕێکەوتنە دەکرێت لەو ڕۆ چاوی لێ بکەین کە
ئەم وڵاتانەش بەشێکیان ئەیانەوێ وەکو دەسەڵاتی و زلهێزێک لەم منتیقەیە خۆیان بپارێزن و لەسەرێکی تریشەوە بڵێن کە متمانیان بە ئەمریکانیە. ئەزای کوێنە مەسەڵەن بڵێن بۆ نمونە ئەمە نەتیجەی شکستی ئەمریکا، نەتیجەی پاشکەشی ئەمریکا، سەرنەکەوتنی ئەمریکا لە شەڕەکە. مەسەڵەن بڵێن پێشووتر وڵاتانی کەنداو بەتایبەتی هەمووی چاوەڕیان کرد دەوری ئەمریکا چیە، ئەمریکا چیە، هەتا تورکیا تێژن هەتا سعودی ئەوەی کە هەتا ڕێگە سیاسەتی ئەمریکا بوو کە وڵاتانی عەرەبی بەتایبەتی کەنداو حتى تركيا حتى جورك ريشان خالق إسرائيل أو سياستي كوتم أيويس إسرائيل كاتا قلالة ناتشكا كوتايها إسرائيل ناتواني قلالة رجلاتنا وراسا هم بخوش زان هم أمريكا أما سرنا كوت وطبعا أجر أما سر كوتا أمريكا ما سر كوتا بتركيا ناشر متسلم بيه باكستان هم سعودية زيادة أو ك مثلا تسيك الدولان كترامب السعودية وأجر من حمايته ويبول خرجكي خوبيكي يعني مجهود يجون هم المقابل إيران المقابل يورك بارسني أمريكا داوا يا بيونيان بأمريكا أم كان أنا كده بلام هم كملاطاني كده هم سعودية هم طاي منطقة كذا أنا كأمريكا أو دوري نما أو دوري أو ك أصلا كجيلو هات وك أمريكا أيبيز بعض دسي بس الجهان ومتابعة رجلاتنا وراسها كنتروليكا أمين نتواني بك أما بمعناها تاجل إيران سرنا كود أمي شاركي مثلا ويك أسدي عند رخصو وجماعة أحمد شرعان هنا كان إيران أو أنا داعش يبنو هنا أوجيجيا جل هولي كان هناي ويك شون كنترولي ناتشك بك بلام أمي إيران باشك شيء أزربي جورها على أمريكا وإسب يشي لواني كسعودي اللي ترسايا خوفي أبو برامبري إيرانو مثلا أجر أمريكا سكر ده السعودية الله تدوخيش كي ولا مقابل إيران إذا أمنا معه وسرشاوي أبوري سعوديش كأساسا كي بولاتي شيء مش وقت الدولة مكان لجيانا بهوي نوتوا أمريكا ناتونا يعني سعودي هسه كانت وانا حمايك والله عم بدأ بس هناك واز لأمريكا هنا تي شاورانك تركيا بهماش درجة سياستك إيه شنو نفوذ لمنا وشيء إيران دولي نمنا خوي بيت الساحة أو أجر مثلا ك إسرائيل تواني بيت خلال نفسك أو خلايك أمريكاوي وإيران إذا بعد ضربة خارجية بلام لم شرع نكوت بلام هذه بعض دزني لنا إيران أو إيراني جارانية ك لا تواوي ناوشك بعض دزو توشي يوم دورة بينه لما كاتا موقعتي إسلام آباد بين باكستانيش بجورة لولاتك كأتومي هي مثلا أسلحتين هي و لما تكاعيش وكو هيزك مطرحة ولاتي شيء إسلامي وبين حتى كم ولات إسلامي كتشكي أتومي لما كاتا شري لقل مشكلة لقل هندا أما هاتون شتي كان ناو بيجي ناو هاو بيماني مكة بلام بوشيني إيش اشتكاني عن روشنية أو مثلا ساعدتني برسيال أجر هندستان لقل أمريكا إسلام آباد شركة سعودية تجارة وشروه يعني تفاصيل اتفاق كانت كام شرات شلون الشركات شيء كان يا مثلا هالشيء شيء قالوا لسه السعوديه هبي ايران بشيء تنشا لك اماده لك ايران سبب جورك وكو مترسيك بو ايران ابينريت وبو اسرائيليش كويسا اسرائيل لقال تركيا دانا جيرا لك كان لو فروك خاني سوريا ذاك جوا خريكة تركيا لبي هذي كنظامي سربازي برابيدا كويسا هلو فاصلة خريكة كيشة قاعدة تبيشوا هربو جورا أبين ريت نعم زي شو بوي كذو نشينا درجة من بابته معلومية كتشون يعني هذا شون أمر جهاني ملاني وعثاني زل هذه الدنيا اللي جاجاك أو أصلك وأم بيك هناج لو جاجاوا بس أمريكا الدنيا جهاني السرمایه داری جهاني وڵاتانی زلێزی دنیا ئەمە شەڕانەیە ببوورە قسەکە شپێ بڕم ئەمە شەڕانەیە کە ئێستا ڕوویداوە دەکرێت دواتر شەڕی هەند و پاکستان و معلومی نییە چۆنە بێ بەڵام خەزمەیە کە لە جێژایەکە و
مثلا جۆرێک سقەیە بە ئەمریکا نەماوە بەڵام لە هەمان کاتە من پێم وانێ هیچیان نە سعودیە نە تووشیا نە بە تایبەتی تووشیا کە خۆی لە حلفی ناتوێە نە پاکستانیش دەست بەداری پەیوەندی بن لەگەڵ ئەمریکا ینی برین جۆرێک بەڵام هاوپەیمانێکە بۆ خۆیان دروستیان کردووە بەڵام نەتە باری عملیەوە لە ئایندادا چۆن جێبەجێبێ بەڵێ من شتێکی وەکو ناتۆ ئەوانە نییە شتێکی زۆر ناتوانین بڵێ شتێکی زۆر جددیە و ئەم سیانە یەکەگرن و هەشتێ خرا بەیەکەوە کۆبنەوە ئەگەر شەڕ و یارمەتی یەکتێن شتێکی زۆر معلوم نییە بەڵچینەوە تا عوسمان بۆرەشی من پێم وانێ کە ئەمریکا بێ ئاگا بێ لەمە ئەمان بەبێ ئەمریکا کردوێ حتا ئەخۆ ئامادەکردێکە بۆ داهاتوێکی کرد کە ئەمریکا ژەنە حرەکە بەمان بکە عوسمان لە بەرنامەیەکی بەڕێزت کە چاوم لێبوو لە ماخرانە پرسیارێک گاڕەسەی بەڕێزت کرا کە گوایە ڕوخانی ئێران لە ژێر دەستی ئەمریکایە کرێ خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنێ بەڕێزت زۆر جوان جوابت داوەک بۆ پرسیارە کە نمونەی عێراقی شت هێنایەوە کە ڕژێمی بەعز چۆن بەدەستی ئەمریکا و بەتایبەت هاوپەیمانەکانیش عێراقی بینین نمونەی عێراقت هێنایەوە ئەوەی کە عێراق ئێستا وڵاتێکی گروپ و میلیشیا و بەشبەشە کە ئیتر لە شیعە و سوننە و کوردەکان و بەگشتی وڵاتێکی پەرتەوازەیە کە سەروەری و حاکمیەتی بەسەر خۆیان نییە و لەم لاولولا لایەن ئەمریکا و ئێران و بەشی لە وڵاتانەوە سیاسەتی پەیڕەوە کرێن ئەم پرسیارێکە لە بەڕێزت کرا ڕەنگە بڵین پرسیارێکی سادەیە بەڵام دەبینرێت بە تایبەت لە شەڕی ئێران و ئەمریکا ئەو بابەتەمان بینی کە هەنێ لایەن بەڕاستی ئەو خەیاڵاتیان هەبوو ئەو خۆشببینیان هەبوو کە لەژێر دەسەڵاتی ئەمریکا ئەگەر ئێران بڕوخێ ئازادیەک بێتە پێشەوە خۆشگوزەرانە بێتە پێشەوە ئەکرێ ئەمە چۆن ببینین ئێمە وەکو چەپێک ئەکرێ ئەم بابەتە چۆن ببینی ئەم لایەنانە بەڕاستی لە خەمی خەڵکانیان لە خەمی دەسەڵات و گرتنە دەستی هێز کە بە هەر جۆرێ بێ ئەکرێ ئەمە چۆن ببینین کە ئەمانە تەجروبیان لە ڕابردوو وەرنەگرتووە لە هێزی ئەمریکا وەرنەگرتووە چۆن ئەمە ئەبیندرێت یەکەم ئەدای چۆنە ئەم دۆخە کە ڕوویاوە لە قسەکانی پێش دووشایە لە دەوکومان لە شەڕی غەزەوەدا سیاسەتێکە ئەمریکا ناوچەکەی ئەو شکستانی کە خواردوێتی ئەمریکایە کە ئیش باڵا دەست سەر جیهانە نەیتوانی سەرکەوێت لەو بارەوە بەڵام هەیە ئێستا هێزێکە و ئەم شەڕی ئەم ئامادەکردنی ئەم شەڕ و چوونە ئەم شەڕ لەبلانەوە لە زۆر شوێنە ئیشارەتمان پێوە کە ئەمە هەر ڕاستە ئێران بۆتە ساحەی شەڕەکە بەڵام شەڕەکەی لەگەڵ سینە لەگەڵ رووسایە ئەو باڵا دەستێت کە بەسەر جیهان ئاویت ئەوەی کە لە شەڕی کەنداوی یەکەمە هەموو جیهانی لەژێر چەتری خۆیان کۆکردە و بەڵام هەمووی ئەمریکا هم سیاسەتی بدە پێشەوە و مەبەستیشی باڵا دەست بەسەر هەموو وڵاتانی زلێزی دنیا لە شەڕی کەنداوی دوو هەمان نیوەی ئەو کاری پێ نەکا کە لە کەنداوی یەکەما کردی ئەنی هەتا دۆستەکانی خۆی لەگەڵی ناتن و ئەو سیاسەتانش کە لە ناوچەکەیاویکە هەموو ئەوانەی کە هاوپەیمانی لە هەتا لە ئەوروپا لە ئۆکریانە هاوپەیمانی ئەمریکان ئەو بەو دەرەجێ ئەوە نەماکە قبولیکەن ئەمریکا لەسەر و ئەوانە بێ مادا بەریتانیاکەوە ئەویش لە بەخیرانە هینی تێکەوتووە ینی جۆرە نەخانەکەی تێکەوتووە کە بەدەرەجێ چێشمەژی لەگەڵ هەموو شتێکگەڵ ئەمریکا تەوافق ناکە ینی سیاسەتی ئەمریکا ناوچەکەیە ئەو وێران مەسەڵەن ئەویست کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنێ بە قازانجی سیاسەتی ئەمریکا و باڵاتەی کۆنتترۆلی ئێکا نەیلاقی بە خەڵکوە نەیلاقی بە ئازادیەوە ئیلاقی بە شتێکەوێ مەسەڵەن بۆ دەورانێک کە سەدام کۆتایی هاو سیاسەتی باڵادەسی بووە سەر جیهانە ئەمە بە جۆرێک کردو جۆرێک بووە سەرکەوتنێ بۆ ئەمریکا بەڵام عێراق بوو بۆ عێراقی کە بنەمای ئابووری ئیجتیماعی سیاسی هەموو شێوە ئەمە جەنگە جەنگی دوو تەرەفەش بێ جەنگێک ئەمریکا جارێککە چۆن ئیعادەی باڵادەسی خۆی لەم نەوچەیە بکاتەوە ویسێتی ئەمە بکە ئەمە ئەگەر بەهێزی ئەمریکا بە ئاسمانێکی بەشێکی ئەمریکا کۆتایی باتە بەڕی من ێژاوێکی گەورە فەوزایەکی گەورە لە ئێرانە ڕوویە مەسەن نە ئەڵتەرنەتیڤە معلومە تۆسەری کە مەسەن یا جەماعەتی شاعری ئیسفادە لێ بکەن مجاهدین ئیسفادە لێ بکە هەموو هێزی مسەلح نەگەوەی کە وەختێک وڵاتێک ئەتوانێت
ئاسوودە بێ کە شۆڕشی خەڵک بێ وەکە لەناو شۆڕشەکە نوێنەرانی خەڵک هەبن هێزی تۆ تەجروبەی ئەم تەواوی جیاسێکە هێزی چەگار کە ئێوە شوێنێ بگرێ بێتە هێزی میلیشیا کۆنتترۆلی ناوەکە کۆنتترۆلی ئەو ناوچێ ئەو هەرێمە هەشێ بێ ئەیکا ئێتر ناتوانێت خەڵک بێ ئیراداکە وەختێک ئارامی و ئازادیەکە خەڵک ئیرادی هەبێ و بە دەوری خەڵک ئەم کارە بکرێ عێراق بە دەوری خەڵک ئەمە نەکراوە ئەمریکا تۆ حکوومەتەکەی ڕووخانۆ ئەمانەی لێ دروستووە ئێرانیش بڕوخێنێ یا ئەمریکا تا بۆیە نەشیت بەجالەوەی کە نەیتوانی بڕوخێنێ ئەڵتەرنەتیڤێکی نەبوو ئەوەی کە هەتا ئەویست لە خودی کۆماری ئیسلامی شتێ دروستکە بهێڵێتەوە بەم سیاسەتی ئەمریکا نە بۆی مهم و جەماعەتی شابێن نە بۆی مهم مجاهدین بێن نە هیچ هێزێ لەمانی کە هەن بێن ئەیزانی کە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێنێ گێژاوێکی گەورە ڕوویە ئەمریکاش خۆی ئەوەیە زانی ترامپی ڕێمێزانی ڕاستە ئەویست بڕوخێنێ بەڵام هەتاوی کە لە سەکردا بەڵام تەرکیبەیە لە پاسداران تەرکیبەیە لە ناو ئەمریکا ئێستا دەسەڵاتی ئەمە هەیە لەمە ئیدارێکی باتەوە کە لەژێر کۆنتترۆلی ئەمریکا بێ ئەمریکا بۆ کۆن حتاگەر کۆمەکی یا کۆمەکی هێزە کوردەکانی شەکە بۆیە کە لەژێر کۆنتترۆلی خۆی بن نایکا بۆی کە تۆ ئێستا تاوێکی پارتی ناتوانن تجاوزی سیاسەتی ئەمریکا بکەن زەیدیەوە تا لە ناکۆچیە کاژی ئێران ئەلاژۆن سێ بەرابری عێراقا وڵاتێکی گەورەترە فرەنەتەوەی ترە لەباری وڵاتێکی گەورەیە لە ناوچەکەیە پێگەیەکی تایبەتی هەیە دەوڵەتی ئێران مەخۆیەتی هەیە لە ناوچەکەیە هەتا دەتوان بڵێم لە زۆر شتا مۆدێرنتریشە ئەمە زۆرتر ئەو وڵاتە وێرانەکەی گەڕێتی دواوە جا ئەوە بەسەرەکەەوە نییە ئەم وڵاتانە ئەوانی کە پیان وایە ئازادی یا خۆشگوزەرانە ئەوە هەموو ئەوانە بەرژەوەندی تایبەتیان هەیە مەسەڵەنی ئەوان لێوە ناچن هەموو ئەو هێزانێ هەتا کوردەکان هەتا مجاهدین هەتا هەر هێزێکی سەر و خەڵکی هەر هێزێک کە پەیوەندی بە خەڵکەوە نیە نەتیجە ئەم کاراکە کە ناوچەیە بێتە ژێردەست ڕاستە 5 حزبی کوردی ڕێکەوتون بەڵام دوایەکەی بەرە ئەوە ڕوا 6 حزب بەڵێ چۆنێکێتی منتەقەیە ژیر پارتی مەتەژی ماوەکیش ئیسلامیەکان هەڵەبجە و مەجموعەیە ناوچەیان گرت وێنێ دوای بێتە شەڕی ناوخۆ بەس بەڵێ من ئەم 6 حزب عاقیبەتەکەی لەوە باشتر نابێ جەماعەتی مەسەڵەن هێزی ئازادیە مەسەڵەن بڵێن کۆمەڵی ناو پارتی ئازادیە هەمووانە لە تحلیلی ئەخیرا هەرێکی ناوچەیەکە خاتە ژێر کۆنتترۆلی خۆی نەگەوەی کە ئیرادەی دیفاع لە ئیرادەی خەڵکە لە دەوری خەڵکە بۆ دەسەڵات وەکو ئیفلاسبوونی سیاسی چاو لێ ناکرێت وەکوچە ئیفلاسبوونی سیاسی کە تۆکرد نییە بۆ کۆمەڵگە بابا هەیەی بەنامی خۆی هەیە ئەوانە هەموو هێزێک سیاسی و بەرنامی خۆی هەیە مەسەڵەن تۆسەی کە یەشێتی 20 ساڵە بۆ شاخۆ و حرەکەی ناسیۆنالیستی کوردی لە عێراقا بەرنامی خۆی ئەوی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکرد کە ڕووخا خۆی وەرحاڵەوە مەسەلێکی توولانی ترە ئەوان لە شوێنەکان ناوچێکی کرد بۆ خۆی ئیسلامیەکان ناوچێکیان کرد بۆ خۆیان پارتی ناوچێکی کرد بۆ خۆی بەڵام ئەوەی کە حکوومەتێ دامەزێنن تا ئێستا مەسەن ئەوەی کە لە باسی زەیدی ماگرت هێزی پێشمەرگە حەلبکە قسەیان کردو ئێمە شتەکان ئەیکەینە یاسایی و نامێنێت وە بووین بەڵام وەزارەتی پێشمەرگەیان هەیە تۆکە وەزارەتی پێشمەرگەیە ئەنیی حەلە کردو هێزی میلیشە ئەوە ناوە بگۆڕی یەک دوو بۆ نابنەیەک ئیدارە باکسۆسە ئەم دەورانە خەیک من دوو ئیدارە بەڵێ من حتا پێم وایە ئەو شەس ناوخۆیانە ناکۆکن بەڵام ئێستا بۆی کە ئیسفادە لە سیاسەتی ئەمریکا بکەن و ناوچەیە بگرن دوای بە دوای هەرێکە جا چی توانێت قۆران و شەشە بمێنێت تۆسیانی من نازانم چی لێ بەڵام لە خێران ناوچەیەکە گرن ناوچەیەکەن خۆڕەکەن بەسەر و خەڵکە زۆر باش کاک عوسمان وەک دوایین پرسیارم بەڵێ هەرێمی کوردستان لەم دۆخا بەچیدا تێپەڕێ کە قسە باسی دیسان سەر نوێ گرژی تون هەیە لە بینی ئەمریکا و ئێرانە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی کوردستانی عێراق بەڵێ هەرێمی حکوومەتی هەرێم بەڵێ دۆخی لە ڕووی سیاسی و ئابوووریەوە بە تایبەت بە چیا تێپەڕێ ئەدانێت پێشەوە سیرۆکەن کە خۆی ئێستا لەکوێن ئەوەی چێروی کە مەسەڵەن پارتی و یا بڵین بارزانی و تاالبانی دوو هێزن لە منتەقەکەیە زۆنی زەرد و زۆنی سەوزیان
پێکێنا و لەسەرێ ڕۆ تۆسێک انتخاباتەکانەوە بۆ 20 مانگ زیاتر هیچ ئاکامێکی نیە و ناتوان نایەنەوێ ناتوان حکومەت پێ بێنن و ئەوەی کە بەڕێ من چۆن لە قسەکانی پێشداوتم ئەم وەزعی ئەمریکا و ئێران هەموو هێزەکانی هەتا وڵاتەکانی خۆتە چاوەڕوانیەوە لەبەری کە هێزی سربەخۆ نین هێزێک نین بەرنامە و سیاسەتێکە دەوڵەت دامەزێنن ژیانە بۆ خەڵکە دروستکەن و حکومڕانی بکەن خۆیان بەجالوی کە هێزی میلیشان و منتیقیان گرتووە چاوەڕێکم بزان ئەم دۆخە بەرەوکیۆڕە ئەمان لە ئەوڵەوە حکومەتداریان نەکرد دەوڵەتداریان نەکرد و لە ئەوڵەوە مثلەن ئەو جێژاوە سیاسیکە و دەوریان نەدیلەوەی کە بنە بەشێک لەوەی کە ئارامی هێزی ئارامی لە کوردستانە دروستکەن دوو هێزن کە بەشێکی ئەساسین لە پێکێنانی گێژاوی سیاسی لە ناوچەکەیە لە کوردستانە لە هەرێمە مثلەن جارە لەگەڵ حکومەتی عێراقی کەم بەشەوە جارە ئەچنەوە بۆ مەرکەز جارە مشکلە دروست دەکەنەوە و هەردوو تەمەن حکومەتی عێراقش خۆ بڵێ خەتای تەرەفینە عموما دۆخەکە ناتوانانی دیاریکەی لە سایەی بوونی ئەمانە باشە بێت بە بۆچووی من بەبوونی بارزانی و تاالبانی بەبوونی چوارچەوەی هەمانی بەبوونی هێزەکانی سونە نە عێراق نە کوردستان ئارامی نبینێ ئەبێ ئەم هێزانە نەمێنن تا ئەمە هەبێ نازانی وەسی قسادەکەی هەر بێتە تاڵانی و گەندەڵی هەر بێتە ناجێگیری سیاسی وەربێتە نائارامی بۆ ژیانی خەڵک ئەبێتە هەژاری ئەبێتە بێکاری هینەکانیشی دیارن دیاردەکانیشی دیارن کە لێسە و دیارە خەڵک بەرەو هەژاری زیاتر ڕوا بەرەو تا سوتەمەنی گرانە بێ مەسەڵەن خواردن گرانە بێ پێداویستیەکان گرانە بێ شت نابێت بەتایبەتی مەسەڵەن تۆ سەیری کە سادەترین شت تەندروستیە تەندروستی چۆتە ئاسێکەوە کە کەسی ژیانی لە خەتەرە بە عملیاتێک چاگە بە پارەی نەبچێ عملیاتە بکە و کەسی ژینێ کۆمەکی المهم یعنی فەزایە دروست بووە کە دۆخی خەڵک بەرەو خراپڕەوە هیوادارم کە ئەمانە بێتە ناڕەزایەتێکی ڕێکخراو خەڵک بێنە مەیدان دەور ببینن دەور ببین لە پێکێنانی دەسەڵاتی سیاسیە یعنی ئەبێت هەم لە عێراق هەم لە کوردستان ئەم هێزە سیاسیانە دەور و دەسەڵاتیان نەبێنێ تا بێت بڕێ من نە لەباری ئابووری باشە بێ نە لەباری ئیجتیماعی باشە بێ نە لەباری سیاسی باشە بێ نە لە باریوی کە ئارامی دوو ناوچەکە بۆ 30 ساڵ زیاتر ئەمانە هەن هیچ ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵک نەبووە ڕەنگەمانە بۆ خۆیان تاڵان و بڕۆیان کردووە ئیسپادێکی زۆریان کردووە کەڵەکەی سەرمایان کردووە جۆرێک بە معنایە چۆن بۆ خۆیانە گونجێ سەرمایە گوزاریان پارەسەوە بۆ معنای کە بە قازانجی خۆیانە بەڵامەوەی کە ئایندەیەک کوردستان معلومێ بەرەکیۆڕە تا ئەمانە بن معلوم نابێت زۆر سپاس کە عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بۆ تەواوی گفتوگۆکەمان و بۆ تەواوی ڕوونکردنەوە قسە و باسەکانت کە جواب بە پرسیارەکانی ئەمەدایەوە زۆر سپاس بۆ تەواوی قسەکانت زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی بەنامە ئەگەر قسەیەکێت نەما بێ کۆتایی زۆر سپاس بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەنامەی ڕامانیان هەفتەشمان پێشکەشکردن سپاس کە تاو کۆتاییان بەنامەی لەگەڵمانە بوون کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان